کاردانەوەکانی جیهان لە دژی سەرکوتکاریەکانی ئێران لە دژی خۆپیشاندانەکان چوار کەس بە تومەتی دوژمنایەتی دژی خوددا لە پەیوەندی لەگەڵ ناڕەزایەتەکانی ئەم دوایی دژ بە حکومت لە ئێران حکمی لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە. ئەمە بێجگە لە کوشتنی دەیان خوێندکار و خەڵکی ئاشتیخواز و دەستگیرکردنی هەزاران کەس و بریندارکردن و ڕفاندنی هەزارانی دیکە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە. بۆ ئەو مەبەستە لێکۆڵەرەوەی سیاسی ئەمین سوخرابیمان لەگەڵدایە. ئەم کاتت باش. هەڵبەت کاگەمین خۆشحاڵ بووین. نەتەوە یەکگرتووەکان و ئەمریکا بە توندی ئێرانیان شەرمەزار کردووە سەبارەت بە دڕندەیی و سەرکوتکاریەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر خۆپیشاندەران. ئایا ئەم کاردانەوانە بەسن بۆ ڕێگریکردن لە ئێران؟ من لام وایە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سەروی هەمووتیانەوە ڕێکخراوینەتەوە یەکگرتووەکان بە تایبەتی پاش هێرشی عێراق ئەمریکا بۆ سەر عێراق ئەو کارامەیە و کاریگەریەی کە جاران بوو یان نایەن ماوە. بەڵام سەرڕای ئەوەیش پێم وابێ ئەم ڕاگەیاندنەی لە نەتەوە یەکگرتووەکان ئەتوانێت کاریگەری هەبێت لەسەر ڕای گشتی جیهانی و زیاتر سەرکردنەوەی کۆماری ئیسلامی ئێران لە ئەمبەر ئەو کوردستانی و ئەو سەرکرد و کوشتنە کە بەرامبەر خەڵکەکەی خۆیەکە. بەڵێ کاگەمین، کۆماری ئیسلامی چەند ساڵە خەڵک لە سێدارە دەدات. ئێستاش بەنیازە خۆپیشاندەران لە سێدارە بدات. دەتوانێت چی بکرێت بەرامبەر ڕاگررتنی دڕندەی کۆماری ئیسلامی ئێران بەرامبەر مافەکانی مرۆڤ؟ ڕاستیەکەی یەکەم چیکردن یانی ئەوەیە کە ئەگەر ئەو خۆپیشاندان و ناڕەزایەتیە لە ناوخۆ بەردەوام بێت، پێم وابێ کۆماری ئیسلامی دەست ناداتە ئەو کارە لەبەرەوەی کە ئەترسێت لە هەندنە سەر شەقامی زیاتری خەڵک و بەرینبوونەوەی ئەوەوە. هەروەها لەباری دەرەکیشۆ کە ئەتوانێت کاریگەری گەیاندنی دەنگی خەڵکی ئێران و بە تایبەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە بە ڕای گشتی جیهانی بە گرتنی ئاکسیۆن و بە فشار لەسەر ئەو ڕاگەیاندانە کە کاریگەریان هەیە لەسەر ڕای گشتی جیهانی. بەڵێ چەکدارانی ئێران هەمیشە کچان و ژنانی ئازادی خوازی ئێران دەکەنە ئامانج بە کوشتن و ڕفاندن و دەستگیرکردن و لێدان. ئەمە چه هێزێکە لەم سەردەمە نوێدا ئاوا دڕندانە ڕوبەڕووی ژن و ژیان و ئازادی خەڵکی ئێران دەبێتەوە؟ ڕاستیەکەی ئەمە هێزێکە کە لە ئەتوانی بڵێن لە سەدەکانی ناوەڕاست و لە کاخەکانی ناوەڕاستەوە هاتووە کە لە سەردەمێکی مێژووی لە 1970 دەسەڵاتێکی کەوتووە دەدەێت. ئەمە هێزێکی تاریکپەرست و هێزێکە کە بڕوای بە هیچ چەشنە مافێک یا هیچ چەشنە مافێکی ئینسانی نییە، نەک تەنیا بۆ کورد، بۆ هیچ لایەنێک، بۆ هیچ گروپێکی ئینسانی. پێم وابێ ئەمە ئەو هێزەیە و هێزێکە کە تا سەر ئێسپان سەکدارە و سەر ئێسپان ئەوێت هەر جۆرێک بووە لەسەر حکم بمێنێتەوە بە دەستدانە هەر چەشنەکار و هەر چەشنەکارێک دژ بە بنەماکانی مافی مرۆڤە. کاگەمین، هەڵبەت ئەو ئامارانەی کە تا ئێستاکە بڵاو بۆتەوە لەسەر کوشتن و ڕەفاندن و بریندارکردن و زیندانیکردن زۆرن لە ماوەی 2 مانگە، بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکانی وڵاتی ئێران و بێجگەلەوە لە زۆربەی شارەکانی ئێراندا. تا چەند ڕەنگە ژمارەکان زۆر لەوە زیاتر بن؟ تا چەند دەتوانرێت ژمارەیەکی ڕاستەقینە لەسەر هەموو ئەو قوربانیانە بتوانرێت باسی لەوە بکرێ یان دەرهاویشتەکانی چین بەرامبەر خەڵکی ئێران و بەرامبەر ئەو خۆپیشاندانە سەرتاسەریانە؟ ئەزانی لەم ماوەی ئەم ساڵا لە چوارچێوەی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران نەتەنیا ئاماری ئەو کەسانەکە کوژراون، تەنانەت ئامارە ئابوووریەکانیش لە ئێرانە دەکەونە بەر سانسۆر و هیچ کاتێک ئاماری ڕاستی و ڕاستەقینە نەدراوەتە دەرەوە. بەڵام سەرڕای ئەوە کۆمەڵێک ناوەند و دامەزراوەی مافی مرۆڤی و کۆمەڵایەتی هەن ئێستا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانیش کە خەریکی کۆکردنەوەی ئەو ئامارانن. بێگومان ئاماری کوژرا و برینداربووەکان زۆر زیاترن لەو ڕێژەی وە
ئێمە ئێستا بە فەرمی ناسندراون و ئێمە باسیەکەین، بەڵام پێم وابێ ڕێژەکەی زۆر زیاترە لەوە. بەڵێ کاگەمین پرسیارێکی گرنگم لا دروست بوو تا چەند وەکو لێکۆڵەرەوەیەکی سیاسی ئەم خۆپیشاندانانە تۆ بڵێ وەکو خۆپیشاندانەکانی تر بە تایبەتی نۆڤەمبەری خوێناوی ساڵی 2019 بێ کە زیاد لە 1500 خۆپیشاندەر کوژران و دواتریش خۆپیشاندانەکان خامۆش کران. تۆ پێ دوایە ئەم خۆپیشاندانانش ئاوا خامۆش دەکرێ بە زەبری هێز و سەرکوتکاری؟ کاک ئاسۆ لە نۆڤەمبری 2019 ئەوەی کە ڕوویدا ڕاستیەکەی زۆرتر ناڕەزایەتی بوو بۆ گرانبوونی بنزین و زۆرتر یعنی ویستێکی ئابووری بوو. بەڵام ئەوەی کە ئێستا لە ئارایە بزوتنەوەیەکی گەورەی کۆمەڵایەتیە لە کوردستان و دەستی پێکردووە هەموو ئێرانیشی کردووەتە بەر بزوتنەوەیەکی گەورەی کۆمەڵایەتیە کە کۆمەڵێک سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریشی هەیە بە کۆماری ئیسلامی دەرفیەت و ئەو کاپەسیتەی نەماوە کە بتوانێت ئەو داواکاریانە جێبەجێ بکە و یەک خاڵێکی تر کە گرنگە دروستبوونی منتالیتەیە ذهنی شۆڕژگێڕانە و ڕووخانە لای خەڵک و ئەمە شتێکە کە ئێمە ڕۆژانە لەگەڵ خەڵکەکەین. پێم وابێ بزوتنەوەی لەوانەیە ئەورازی نووسێت بە خۆیەوە ببینێت، بەڵام پێم وانییە تا بەڵێ کاگەمین هەڵبەت دوێنێ من هەر شەوەکەی چەندین ڤیدۆم بۆ هات سەبارەت بەوەی لە هەندێک شوێن تەقە ئەکرێت خۆپیشاندەران تەقە ئەکەن لە هێزەکان هاوکات دەمێکیشە هێزەکانی ئێران تەقاکەن لە خۆپیشاندەران و چەندین کەسیشان کوشتووە. ئایا تۆ لەو باوەڕدای ببێتە پێکدادانی چەکداری لە ئێرانە؟ من پێم وابێ خەڵک تا ئێستا خۆی بواردووە لەوەکە ینی چەکدارانە دەستکاتەوە لە بەرامبەر کۆماری ئیسلامیە هەرچەند خەڵکانێکن هەم لە کوردستان و هەم لە ئێرانی شاکە چەکیان هەیە، بەڵام تا ئێستا لەبەرەوە کە بزوتنەوەکە ینی تووشی کێشە نەبێت و نەچێ بەرەو بزوتنەوەیەکی یان ڕۆبەڕۆبوونەوەیەکی ئانتاگونیستی دوولایەنە پێم وابێ تا ئێستا خۆیان بواردووە، بەڵام ئێمە شتێکمانێ بەناو مافی پاراستنی ڕەوا لەخۆ و پێم وابێ ئەگەر کۆماری ئیسلامی بەردەوام بێت لەم کوشتنەوە بەپانەوە خەڵک کوشتن و منداڵ کوشتن، من پێم وابێ لەوانەیە خەڵکیش دەست بکەنەوە لە کۆتاییشە پێگومان نەگەر بگاتە دەقەی سفری ڕووخان، من پێم وابێ تا نەزێک ئەوە ڕوو بدات، بەڵام پێم وابێ ئەوە لە پراوێتدایە هێشتا. بەڵێ کاگەمین چەندین ڕێکخراوی جیهانی ئێستاکە فشاریان کردوتە سەر ئێران هاوکات ڕێکخراوەکانی ناوخۆی ئێرانی ژیان لە دەرەوەی ئێرانن سەبارەت بە پێشەکردی مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان و هەموو ئەمانە، بەڵام ئەمانە تا ئێستاکە نەبوونەتە فشارێکی شارستانی یاسایی سیاسی بەهێز بەرامبەر ئێران بۆی ئێران ڕابگرن لە کوشتنی خەڵک. داخەوە یاسای نێودەوڵەتی بەردەوام لەژێر کاریگەری سیاسەتی نێودەوڵەتیایەوە ئەمە هەستێکە کە ینی بە جۆرێک مافی مرۆڤی خستووە دەژێر پێ، بەڵام سەرڕای ئەوەیش من پێم وابێ کۆماری ئیسلامی هەڵەیەکی استراتژیکی گەورەی کرد، ئەویش ئەو پشتیوانی و فرۆشتنی چەک بە ڕووسیا بوو بەرامبەر ئوکراین. پێم وابێ ئەو قاولێکی گەورەی سیاسی بووە زۆر لەسەری کەوتووە و هەرەوەی دوای کردووە کە ڕای گشتی جەهانی و بەتایبەت ناوەندە گەورە سیاسیە جەهانیەکان وەک ئاڵمان یا وەک ئەوروپا و هەندێک شوێنی تریش بەرامبەری بووەتەوە. پێم وابێ دەورێکی تازەیە لە کوشار بۆ سەر کۆماری ئیسلامی و پێم وابێ کۆماری ئیسلامی وەکو جاران ناتوانێت بیباتە سەر لە بەرامبەر ئەو دەستکردنەوەکە لە ناوچەکەی کرد یا ئەو دەخاڵەتەکە لە ناوچەکە بۆ نمونە لە دەوروبەری خۆی. بەڵێ شتێکی زۆر گرنگە دووروژان کاگەمین هەڵبەت ئێران نەک تەنها هاوکاری هێزەکانی ڕووسیاکە بە درۆن و بە هەندێک موشە کوشتی لەو جۆرە، بەڵام زۆر دەمێکە هاوکاری هێزەکانی حوسیەکانەکات لە یەمەن و هاوکاری هێزەکانی دیکاکە لە سووریا لە لوبنان لە عێراق هەموو ئەمانە بە پێی راپۆرتە جیهانیەکان تا چەند نەبوونەتە جێی پرسیار و پرسێکی گرنگ بەمەی ڕووسیاشەوە بۆ مەحفەلی نێودەوڵەتی کە ئێران ڕابگرن لەوەی کە
بەردەوام بێ لە فشار دروستکردن هەم لە هەرێمەکەشە و هەم لە جیهانیشە. کاک ئاسۆ لە ئێران لەو ناوچە پرۆکسیانەکە بووی بۆ نمونە لە حزبوڵا لە لوبنان یان حوتیەکان لە یەمەن لەوانە تا ئێستا شکستی تووشی شکست بووە و ناتنی ئێستاکە مەساڵێک زیاترە ناتوانێت وەک جاران کاریگەری بێ لەبەر ئەوەی بەپانەوەی یارمەتی رووسیای کرد و جاران پێش تێکەڵبوونی ئێران لەباری سەربازیۆ لەگەڵ رووسیا جاران وڵاتانی ئەوروپای و ئەمریکایی زۆرێک دانوستان و معامڵەیان لەگەڵ ئێرانە بەهۆی ئەو فرۆشتنی نەوت و گاز بەڵام یعنی خۆتە زانیم پرسی ئوکراین پرسێکی حیثیەتیە. کاگەمین دەگەڕینە وڵات لە کاتێکی دیکەیە. زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین. هەر بژین.